بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لەگەڵتانەوە ئێستاش کاتی وەرگرتنەوەی وەڵامی پرسیاری ئەو خوێندکارانەیە کاکەدنان سەرەتا دێمە لای تۆ پێر وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە ئاراستت کراوە. پێم وایە یەک پرسیارە ینی ئەوی شەوەیە کە پەرلەمان بۆ لاوازە بۆ زەلیلە بەرامبەر بە ئەو پێشەلکارانەی کە دەکرێت ئەو یاسا باشانە با بڵێن باشن دەرەکرێن و پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە، ینی پرسیارێکی زۆر دقیقەوە ئەو پرسیاری ئێمەشە وەکو پەرلەمانتار لە ڕاستیدا پێیوەستە بە ئەوە ئەوەشەکە ئێمە ڕخنەی ئێمە سەرەکی ینی ویستی ئێمە لە چاکسازیدا دەمانێت لە پەرلەمانەوە دەست پێ بکات، چونکە پەرلەمانێک خۆی نەخۆش بێ خۆی قدرەتی ینی وەزیفەی چاودێریکردن و متابعەکردن نەبێ حتمما ناتوانێت، ینی هەموو جۆمگەکانی تری کۆمەڵگا تووشی نەخۆشی دێت، بۆیە دەبێت هەنگاوی سەرەتا لە چاکسازیەوە بێ و ئەم ڕخنانەی ئێمەش کە قسە لەسەر ئیرادەی پەرلەمانەکەین لەوەیە. ئشکالەت ئەسڵەکە لەوەدایە کە پەرلەمان لە مەداری دەسڵاتدا لە سیستەمی حکومڕانی لە هەرێمدا لە هەرمی دەسڵاتدا لە کوردستانە لە خاڵە لاوازەکەی بازن لاوازەکەی دەسڵاتە لە کوردستاندا، یعنی لە پێش دەسڵاتی پەرلەمانەوە چەند دەسڵاتێکی تر دێت، پێش هەموو شتیان دیارە دەسڵاتی حزبە ئیرادەی حزبە تر لە سەرکردەکانەوە مەکتەب سیاسیەکانەوە بێ دواتر حکومەتە ئۆرگانەکانی ترە کۆمەڵی دەستگا هەیە کە ئەسڵ لە دەرەوەی پەرلەمان و مەرجعیەتی پەرلەمان وەکو ئاسایش وەکو هێزی چەکدار و پێشمەرگەوانە واتە پەرلەمان لە حەڵقە لاوازەکەیەتی حەڵقە لاوازەکەی دەسڵاتە لە کوردستان تا پەرلەمان نەگوێزیتەوە بە گوێرەی پرەنسیپی کاری پەرلەمانی عورفی پەرلەمانی دیموکراسی بنەماکانی دیموکراسی پەرلەمان نەبێتە باوەڕێ حەڵقەی یەکەمی دەسڵات لە کوردستاندا تۆ ناتوانانی پەرلەمان ناچار بکەیت لەوەی کە قدرەتی ڕقابی هەبێت. ئەم پەرلەمانە کە دروست کراوە لە 92 تا ئێستاکە یەک وەزیفەی بۆ دیاری کراوە، ئەوش وەزیفەی شەرعیەتدانە بە کۆمەڵی یاسا ینی تەشریعکردن یا تەشریعاندن کەس وەک باسم کرد سیرە سەتی کاری پەرلەمانیە. وەزیفە گرنگەکانی پەرلەمان هەر لە سەرەتاوە لە 92 تا ئێستاکە مرێنراوە، ینی قۆناغ بە قۆناغ مرێنراوە. ئێستاکە لەم خولە هەزەیەکی تێکەوتووە و قسە و ڕخنەیەکەوەی بەڕێزان باسییان کرد ئێمەش بە هەمان شێوە لە هەوری ئەوەدان، ینی ئۆپۆزیسیۆن بە حکمەوەی کە کەمینی لە پەرلەماندا تەنها دەتوانێت ڕخنە بگرێت یا ئەو کۆمەڵە شتەی تر کە کردوێتی تا ئێستا لە پەرلەمانە دیارە هەوڵەکانی ئەو لە چوارچێوەی فشاردایە، فشارێکی با بڵێن معنەوی مادی بە هەر شێوازێک لە بایکۆتکردن لە قسەکردن لە ڕخنەگرتن لە هەڵدانی چاکسازی لە خستنە ڕووی بەرنامەی چاکسازی گۆڕینی پەیڕەوی ناخۆ سیستەمی کاری پەرلەمانی فشارخستە سەر دەسڵاتەکان بۆ ئەوەی حرمەت بۆ پەرلەمان بگەڕێنەوە ڕێز لە پەرلەمان بگرن و پەرلەمان لە موقع ڕاستەقینەکەی خۆی بن. ئەمە وەزیفەکەی ئێمەیە، دیارە زۆرینە تەحکومەکە لەوەی کە زۆرینە ئیرادەی نەبووە لەوەی کە چاودێری بکات، زۆرینە کە ئەو یاسایی دەرکردو بۆ نمونە کاری ڕۆژنامەنووسی ڕۆژە لە ڕۆژان ئەو پرسیاری نەکردو ئەو هەموو پێشەلکارە بۆچی لە سایە ئەم یاسایەکرێت کە ئێمە دەرمان کردو لە ژێر مەرجعیەتی پەرلەمان ئەو قدرەتەی نەبووە ئەو وەزیفەی تا ئێستا نەبووە، ینی ئیشی سەرەکی ئێمە لە ئیسلاحی پەرلەماندا کە لەم خولە قسەمان لەسەری کورە بەردەوام ئەوەیە کە ئیسلاحی پەرلەمان بکرێت، ئیسلاحی پەیڕەوی ناوخۆکەی بکرێت، چاکسازی بکرێت لێ بۆی پەرلەمان توانای متابعەکردنی هەبێت، توانای بەدواداچوونی هەبێت، توانای لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانتاران ڕاستەوخۆ بتوانن بە دواداشون بۆ بکێشانە بکەن. لەوانەیە زۆر لە خەڵکی کوردستان نەزانێت کە ئەمە بە عملیەتی جاڵجاڵەوەکەی وا ئەڕوات کاگەر وەڵامی ئەو بەشەی پرسیارەکەشی بیتەوەی ئەو کاکەیە پرسی کە بە قسەتان ناکرێ یاخود ناڕازین بۆ هۆڵەکانی پارلەمان بەجێ ناهێڵن بۆ بایکۆتی ناکەن. کەواتە ئێوە بوونتان بە باشتر دەزان لە وەڵام دایەوە کە ئێمە بوونمان لەوێ لە پێناوی ئەم فشارانەیە قسەکردن لەسەر ئەم هەموو کەم و کورتیانە و ئەم معزڵە ڕئیسەی سەرەکیەی پەرلەمان کە هەیەی بۆ چاکسازکردنی. سپاس. کاکا کۆ دێمە لای تۆ. بەڵێ ئەو خاتونەوە زەم ناوی شادیخانە پرسیاری کرد لە هەرێمی کوردستان ئازادی تەواوی ڕۆژنامەگەری هەیە نەخێر نییە. ئەگەر ئازادی تەواوی ڕۆژنامەگەری هەبووە ئەو پەرلەمانە شوانە دەبوو و ئەو کەم و کورتیانەش لە حکوومەت و بەڕێوەبردندانە دەبوون و لە هەموو بارەکانی دیکە ژیاندا، چونکو بەڕاستی ئەوەی کە ڕقیب و چاودێرێکی زۆر گرنگە لە پەرلەمانیش گرنگترە ئێستا میدیایە ڕاگەاندنە. ئەوەی کە حکوومەت ئازادی دابێت بە ڕۆژنامەنووسان یاسایەک هەیە، بەڵام ئەو یاسایش بەڕاستی جێبەجێ نەکراوە بە تەواوی و ڕۆژنامەنووسان خۆشیان زۆر مقەسرن لەوەی کە یاساکە بە تەواوی جێبەجێ ناکرێت. یەک ڕۆژنامەنووسێک کە لێی دەدرێت ئەگەر هاوڵاتیەکیش بێ نەک ڕۆژنامەنووس بێت، چون ڕۆژنامەنووس وەکو ئەوەیە کە لە ناو وەزیفەدا لێی درابێ موەزەف کە شکایەت دەکات لە کاتی ئەوەی کە لێ درایە لە کاتی دەوامدا عقوبەی ئەو کەسێک کە لێداوە دوو بەرابەرە. ڕۆژنامەنووسیش هەمان حسابی بۆ کرا کە لێ دەدرێت. بەڕاستی ڕۆژنامەنووسان دەبێت شکایەت سەندیکاش مقەسرە بەڕاستی لەو وارەدا، چونکو من کاتی خۆی لە کۆنگرەش ئەوە وتووە نەبێت ئێستا کە بیڵێم کاتی خۆی دەبواە سەندیکا ڕۆژنامەنووسان بۆ داهاتوش بەڕاستی هەر پێشێلکاریەک دەکرێت وەکو ئەوەی کە
مافی پێدراوە وەکەوەی کە نوێنەراتی ڕۆژنامە نووسان دەکە وەکەوەی کە قانونەکەی لە سندیکا لە پەرلەمان دەرچووە دەبێت بێتە دەنگ و فشار دروست بکات و داوا تەسجیل بکات و داواکاری گشتی هان بدات کە داوا تەسجیل بکات بۆەوەی ئەو پێشەلکاریانە کۆتایی پێبێت مەسلەی ئەو خوشکەی دیکە کە پرسیاری کرد ئایا ئازادی کارکردنی ڕۆژنامەنووسی هەیە لە کوردستاندا من ناڵێم مەتەواوی هەیە و ینی ناڵێم نیشە بەڵام یەکشت هەیە پێشێلکاریەکان ئەوە باسمانکردن بە درێژی وابزانم ئەوەی کە تۆ مافی وەرگرتنی زانیاریت نەبێ هیچ ئازادیەک نییە هیچ ئازادیەکی ڕۆژنامەگەری نییەتەوە بێ کە ئازادی مافی وەرگرتنی زانیاریت نەبێت ینی زانیاری ئازادی بە چتەوا دەبێت بۆ ڕۆژنامەنووس بە زانیاری تەواو بێت کە زانیاری نەبوو نییە ینی کلیمانسۆ دەڵێت کە ڕۆژنامەگەری چییە وەرەقە و حوبرە و زانیاری و ئازادیە کە ئەوانەی تێدا نەبوو کەواتە نوقسانە ئەوەی دیکەی ئەوەی کاکاوە پرسی دەڵێ ئەگەر تۆ پێوەرت ئەوەیە کە ڕۆژنامە داناخرێت لە بەرهەندی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستاندا هەیە نەخر مەبەستی من ئەوە بوو کە لەو خاڵەدا پێشکەوتنێک هەیە ئەو پێشکەوتنێکە و ساندەبیدانی پێدا بنێ بەڵام ئەوەی دیکە کە بۆم باسکردی ئەوەی کە نیشانە ئەوەی کە ئازادیەکەمان نوقسانە ئەوەی کە تاوەکو لێ نەدرێت مەبەستم لەوەشدا هەر ئەوە بوو کە یعنی طبیعەتی ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتیمە شێوەیەکی نوقسانی هەیە ئەوەی کە ڕۆژنامەنووس بەڕاستی نابی بە هیچ شێوێک لێ بدرێت بەڵام لە وڵاتیمە کە لێ دەدرێت ئەوە نیشانەی ئەوەیە کە ئازادیەکە نوقسانە ڕۆژنامەنووس لە دنیای بەهۆی ئیشە باشەکانی لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکانی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە لە شتەکانی کە بەناوبانگ دەبێت لێرە لە وڵاتیمە بەڕاستی ئەوە هەیە لەوێ ئەوە نییە چونکو قانون حیمای دەکات و مجتەماعیش حیمای دەکات وشیاری کۆمەلگا حیمای دەکات لێرە بەڕاستی لە هەردوو ڕۆوە کەم و کوڕیمان هەیە ئەوەی کە بۆ یاسای کاری ڕۆژنامەگەری جێبەجێ ناکرێت وڵا ئەوە پرسیاری منیشە کە یەکێکەبی جوابم داتەوە وەڵام تەواو بوو دەستخۆش کاک عەدالەت دێمە لای تۆ وڵات سێ پرسیاربوویان کاکەدەکان پرسی هێزەمنیەکان بۆ ڕاناهێنێت لەسەرەوەی مافی ڕۆژنامەنووسان ئاگاداری مافی ڕۆژنامە ڕاستەوەیشەکە لە خەلە لە گەورەکان ڕاستی هێزەکان یاسایشی ناوخۆ تاکو ئێستا ڕەنگە ئەگەر لە حاڵەتێکە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان خۆیان ئاگاداری وردەکاریەکانی ناو یاسای ڕۆژنامەنووسی ژمارەسی پێش نەبن ئەوم پێم وایە بەشی هەرە زۆری ئەگەر نەڵێن هەر هەمویان هێزەکانی یاسایشی ناوخۆ ئاگاداری لە ڕاستیە ئەو ماف و ئەو ئەرکانی ڕۆژنامەنووسان نین یعنی من تەسەور ناکەم ئێستا ئەفسەرێکی هێزەکانی ئاسایش بەوە بزانێت کە لەناو ئەو یاسایە نزیکەی 9 خاڵ یا دەیە پێم وابێ بەس خاڵبندی هەیە لە بواری حەسانەی ڕۆژنامە ینی حەسانەیەکی ڕەمزی داوە بە ڕۆژنامەنووس بۆ نمونە ڕۆژنامەنووس نابێت دەست بەجێ بژیرێت یعنی نابێت دەست بەجێ بژیرێت یعنی ئللا ئەبێ بە ئەمری حاکم دووەم سندیکا پێشوەخت ئاگدار بکرێتەوە پاشان ئەبێ نوێنەری سندیکا لەگەڵیا بێ لە کاتی لێکۆڵینەوە ئەبێ نوێنەری سندیکا لەگەڵیا بێ محامی بۆ گیرا بێ بە هیچ شێوەیە نابێ سجن ینی ئەم وردەکاریانە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بەداخەوە ئاگاداری نین بۆیە بەڵێ بێگومان پێویستەکات دنیاک بینیان بۆ بکرێتەوە خول و ینی وەرکشۆپ بکرێتەوە بۆی هوشیار بن بەرامبەر بە مافی ڕۆژنامەنووسان کاکاروان پرسی ئەی ئەو ڕۆژنامەنووسانەی کە بۆ ڕووماڵکردنی ڕووداوێکە چن لەسەر پیشەکەیان عەزیێتە درێن بێگومان ئەوانە ناچنە هەر ڕوبەڕووی هەر پێشێرکارێک ببنەوە ئەوانە ڕۆژنامەنووسن و ئەو کارە کارێکی مودانە ینی بێ سەرزەنش بێت چونکە تۆ لەسەر پیشەکەت لێت بدرێ ئەو هیچ یاسایەک نییە ڕێگە بدا بە هێزەکانی یاسایش ناوخۆ لە ڕۆژنامەنووسدا بۆیە کە حاڵەتی واڕوودا بێگومان پێشێرکاریەوە چێتە زمینی و پێشێرکارێنەوە کە تۆمارەکرێن خاتوو چاوان وتی هەیە بۆ نمونە باسی پێم وایە باسی مەسەلەی تێکەڵکردنی سیاسەت و کاری ڕۆژنامەگەری کرد ئەزانی ڕۆژنامەگەری تێکەڵە بێ لەگەڵ سیاسەتە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ڕۆژنامەنووس بۆ ئامانجی سیاسی نەڕوە ڕووداوێکی دیاریکراو ڕووماڵکە واتە بۆ بە مەنطقی مەسلحەی سیاسی نەڕوە بەڵکو ڕۆژنامەنووس پەیامەکەی ڕوونا بۆ گەیشتن بەڕاستی بۆ بڵاوکردنەوەی ڕاستی بۆ گەیاندنی زانیاری بە هاوڵاتیان ئەچێ بۆ سەر ڕووداوێک ڕووماڵەکە نەک پێشوەخت قەراری دابێ کە چ قازانجێکی سیاسی لە ڕووماڵکردنی ئەم ڕووداوەیە ئەو ڕۆژنامەنووسەی بەمەهاجسە
و خولیایە واچێتە سەر ڕوودا و ڕۆژنامە نووس نییە بە معنای کلیمە ئەمە درێژکراوەی مەشروعێکی سیاسیەکە لە بواری ئەعلامەوە جێبەجێکە لەبەرەوە جیاوازەکە ئەوەیە ڕۆژنامە نووس ئیشەکەی ئەوەیە بەدوای حقیقەت ئاگەڕێ بەڵام کەس کاراکتەری سیاسیش ئەوەیە بە بیر لە مەساڵحی سیاسیەکە. بەڵێ سپاس کاگەنوەر وەڵامی تۆ هەزانی چی کاگەر باشتریشە لەبەرەوەی بەشێکی زۆر پرسیارەکان ڕەبتی هەبوو بە من وەکو سەندیکاش من بە شانازیە زانم کە ئەو ڕخنانە ڕوبەڕووی سندیکاکرێتەوە و خۆشمەوە بە شانازیە زانم کە مرداوامە بم لەسەر ئەم کارەوەم کارە خۆشم هەڵم ژاردەوە و برادرانەی کە چ ئۆپۆزیسیۆنن چ لە دەرەوەی سندیکان چ لە دەرەوەی یەکێتی پارتین شایدیەوە دەن کە من چەنددا خۆشیم لەوان کردەوە ئاشیکەم و ئەمە نیش نییانی شتێک نییە لە جوێری منەت بێ و من دیسانی ژەواڵێم ئەو پێشلکاریانەی حکوومەت دەیکە بەڕاستی کارێکە هیچ پاسایە هەڵ ناگرێت و کارێکی خراپەکە و ئەو لێنە پێچینەوەی و خاتونەوتی و ئەوی خوڵ و ڕایەنانیان بۆ ناکەن دیسان خراپ بکەم من ئەوەی کە بمێ لەسەر حکوومەت قسە بکەم ئەوەیە کە حکوومەت بەڕاستی بکەم تەرخەمە و ئەم کەم تەرخەمیەمانایەوە کە من نامەوێت دیفاع لە حکوومەت بکەم و یەکەم زەرمەندی ئەسلی و سەرەکی حکوومەت خودی خۆیەتی لە داهاتوە لەم مەسەلانە بۆ چونکە بانگەشەی ئازادی و دیموکراسیەکە و کاتێک کە بانگەشەی ئازادی دیموکراسی و کاتێک کە یاسایەک دەرکردووە لە پەرلەمان و جێبەجێ ناکەی وەکو پێویست جێبەجێ ناکەی خۆت بەرپرسیارە بیلێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەوەی کەس ڕەبتی بە سندیکاوە کاگاکۆ خۆی کاکە دوو دەورە لەگەڵ من بۆ لە سندیکا هەم لە لیژنەیدا کوچ بۆ لە لیژنە ئینزیبات بووە بۆ ئەم کارانە بکە بە پێویست ئەوش نەیکردووە منیش ڕەنگەکەم تەرخەم بم باڵە بێگومان ئەو دوو بەرابەری من مقصر بووە و باشێکی تریش لەوانەی کە لە سندیکان و کاک عەدنانیش بۆ منە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسیەوە یونسکۆ لە ناو پەرلەمانی عێراقی داوەتەوە خەڵاتێکی لە ڕۆژنامە عێراقیەکە بەڵام کاک عەدنان ڕۆژە ڕۆژان ناتوێتە ئەم سندیکای ئێمە بڵێ کاکە گیان ئەمە مشکلەتان چییە وەرە کاکە گیان با کەمپینێک بکەین با ئەمزایەک کۆکەینەوە نەخێت لە ناو هۆڵی پەرلەمان نەخێت لە فراکسیۆنی گۆڕان نەخێت لە گردەکە وەرە کاکە گیان ئێوە قسەیەک بکەن ناڕزایەکانی خۆتان دەرببڕن باشە و بە تەنهایەکێتی و ینی من پێم خۆشە کاک عەدنان ینی وا مەسەلەکە وا نەکەوێتەوە بە تەنهایەکێتی پارتی بەرپرسن لە هەموو ئەم وڵاتە بە تەنهایەکێتی و پارتی نین و بە تەنها هێزێکی سیاسی نییە و هەمیان بەرپرسن بۆ چووکە بۆ منە لە ڕووداوەکانی حەڤێ شبات حیزبەکەی کاک عەدنان نایڵێ یەک ڕۆژنامەنووسی حیزبی بچێت ئەو منتقەیە تەختێ بکە و چەندین ئەم بەڵگانە ئێستا لە بەردەستمایە ئەلەم کتێبەیە ناوی 20 ڕۆژنامەنووس پێڵم کە یەکێتی و پارتین لێیان درراوە سوکایەتیان پێکراوە تەقیان لێکراوە بۆچی لێداون خۆپیشاندەران و ئۆپۆزیسیۆن و گۆڕان باشە ئەمە ناچێتە چوارچێ کاکەنوەر ئەمانە بە بەڵگەی قسە بە بەڵگە باش دوای ئێستا بۆ دەخوێن ماسەکە باشە ئەمە مانایان یەکێتی و پارتی بەڵێ بە وەکو کاکەدارەتی بەرپرسی یەکە من لە سیاسەتی وڵاتە و زەرمەندی یەکەمیژە بن لەوەی کە بەردەوام بن لەسەر نەک لەسەر ڕۆژنامەنووسی زیندانی سیاسی کاری ڕۆژنامەنووسی کوشتنی ژنان نازانم ئۆپۆزیسیۆن هەموو ئەمانە بەرپرسی یەکەم و ئەمە من خاڵێکی بۆ معلوماتت ینی یەکەم ئەندام پەرلەمانی لیستی کوردستانیە کە یاسای بەدەستخستنی زانیاری لە پەرلەمان تەراکە یاسایەکە ڕاستە کەم و کوڕیتایە بەڵام یاسایە کە سەرەتایەکە ئەکرێ باشتر بێ و باشتر بێ خۆ ئەمە بەتەنها تۆ گەر چاوەڕێ ئەوە بکەی کە پەرلەمان یا حکوومەت یاسا بەدڵی تۆ دەرکا هەتا ماوی نایبینی و نایکە ئەمە هینی ئەمە تەبیعەتی حکوومەتە يعني محاولەکە کەمترین ئەو شتانە باکە ئەبێتە فشار لەسەری بەڵامەوە ئەرکی ڕۆژنامەنووس و ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیە و ڕێک ئەرکی هەمومانە و من لێرەوە بۆ نمونە من لە سندیکام دیفاع لەماکەم من ئەڵەم حکوومەت بەڵێ بەرپرسە من سەبارەت بە کاکاوکار ئێمە ئەوەی کە باز دەکا لەسەر مەسەلەی سنتەری میترۆ گاڵتە بکردن ئێمە سنتەری میترۆ بە هاوکاری خۆمان نەزانین باوە پیشی خۆمان نەزانین و ئێمە کاک ڕەحمان و ئەو برادرانە لێ هاوکاری ئێمن پێم وانێ وابێ ئەو مۆزوعانە کاک شوا وای و تۆ نەوایە وەسو تەفاومێکە و ئێمە پێمان وایە ئێمە هەردووکمان و چەندین ڕێکخراوی تریژەکەی لە کوردستان هەبێ و کاری ڕۆژنامەنووسی بکە ئەوەی کاکاری ژە لە حکوومەت گاڵتە بە راپۆرتەکانی ئێمەکە ئەو بۆ چوونی خۆیەتی و حکوومەت تەبیعیە گاڵتە بە شتەکانایکە من یەک قسەی هیلاری کلینتۆن پێڵم لەم ئاڵوگۆڕانەی دوایی ئەلیان پرسی بۆچی پشتان کرد لە برا عەرەبەکانتان لە منتقەی بەهاری عەرەبی تێ بە زۆرمان نەسیحەتکردن گویان لێ نەگرتی ئێمە لەسەرمانە بە پلەی یەکەم نەسیحەتی حکوومەتکەین کە ئەم کارانەیەکە خراپە و دەرەنجامەکەی خۆی لێ بەرپرسیارە و تەسەورەکەم خراپتیشە دەیان کەناڵ سووتێنراوە وڵاوە ڕاستە دەیان نییە بەڵام 5-6 کەناڵ سووتێنراوە لە منتقەکانی زاخۆ بادینان و NRT و لە گەرمیان ئەمانە بەڕاستی ماوەی ترسینۆکیە یعنی حکوومەت لە باتی بێ پارێزگاری لەم کەناڵە بکە لە کاتێکا مۆڵەتی پێیاوە کەچی بێ بیسووتێنێ و تاوانبارانیشی بۆی دەرچن ئەمە بەڕاستی مەکارێکی مەترسیدارە و خەتەرە
و هەر بۆیە ئەڵێن یاساکەوەکو پێویست جێبەجێ ناکرێت و بەڵێ دەیان نمونەی پێشێلکاری هەیە و حکوومەت کردوێتی و بەرپرسە ینی حکومت چۆن بەرپرسە وەختێک کە مەفرەزەیە گەنێرێ بۆ خۆپشاندانێک بەڵام دوجا دوو ڕۆژنامەش لێدرێ لە وەڵامی راپۆرتێکی وەزارەتی ناوخۆی ئەمە وەڵامەکەیەتی ئەڵێ وڵاس ڕۆژنامەسەکان سکاڵیان تۆمار نەکردو کاکە سکاڵ لەسەر چێ تۆمارکە تۆ 200 پۆلیس و ئەسکەرن نردووە سکاڵ لەسەر چێ تۆمارکە ئەم ڕۆژنامەزە چوزانێ ئەمە چێیە تۆ مەفروزە مەسئولی یەکەمی ئەو ئەفسەرە ئەو پۆلیسەکانێری دەستگیری بکەی و لێی پرسی و ئێمە بۆ معلوماتت بە حکومت ماوەتوە یەک پۆلیسیش مەگرە یەک ئاسایشیش مەگرە مەی خەرە زیندان تەنها لە موچەکەی سەریمان 5,000 دینار ببڕە ئەمەشی نەکردووە و بۆیە دەڵێم حکومت بەرپرسە بەڵێ بەرپرسە بەڵام پێشێلکاریەکان ئەوەی کە بەتەنیا حکومت بێ پرسیارەکانی گەر بە کورتی لە مەسەلەی کە ئەوەی کە کاک کاروان پێم وایە بەڵێ کردنەوەی 1200 کەناڵ ئەگە وەکو کاگەدنانەڵێ 800 یەکێتی و پارتی بێکەوانیە ئامارەکانی لای منە کەوانیە دەلالەتە لە بوونی ئازادی لە وڵاتێکە تۆ لە سووریا بینی جگە لە جەریدەکانی حیزبی ئاسیس دەرچێ لە کۆماری ئیسلامی ئێرانە بینی لە وڵاتانێکی کە ئازادییانی ئەبینی جەریدەیەکتر دەرچێنە ئەمە بەخۆی چەمکێکە لە یان ڕەهەندێکە لە ڕەهەندەکانی ئازادی کاری ڕاگەیاندن بەڵام ئەمانە فرەکەناڵی و سیستمی دیموکراسی چ پەیوەندیەکیان لە نێوان چۆن لە هیچ کوێی دنیا نییە کە کەناڵێک جگە لە کەناڵی دەسەڵات و حکوومەت هەبێ لە وڵاتەکەی ئەگەر دیموکراسی و ئازادی نەبێت یەک وڵاتم پێ بڵێ نیشتیوە و من لەگەڵ ئەو بۆچوونی کاگاخۆش نیم بەڕاستی ڕۆژنامە نووس خۆی لێ درێ بۆی بێ پاڵەوان بە پێچەوانەوە ئەمانە ئەبەرپرسیارەتی بەشێ لە دەستگا ئەمنیەکانی ئێمە کە بەبێ پاساو لە ڕۆژنامە نووسەدا چونکە ئەگەر فەرەزان ڕۆژنامە نووسێک هەڵاکە ئەبێ شکاتی لێ بکە سکاڵای لەسەر تۆمارکە بۆی بچێتە دادگا ئێمە لەگەڵ هەموو ئەو سکاڵانەی کە لەسەر ڕۆژنامە نووس تۆمارەکرێت تا دادگایەک لایەکەتەوە بەڵام لەگەڵ لێدان و من دیسانەڵێم یعنی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان لە هەموو دنیا کاکە تۆ ڕێکخراوێکم پێ بڵێ هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوی ڕاستنی بلا حدود ڕێکخراوی IFJ ئەمە ڕێکخراوی IFJ ئەمە راپۆرتەکانێتی کاکە ساڵانە بڵاوێکاتەوە بە هەماشی راپۆرتەکەی گەورەترین ڕێکخراوی ڕۆژنامەنووسی نێودەوڵەتیە کە زیاتر لە 160 سندیکای ڕۆژنامەنووسان ئەندامتیایە بەس راپۆرتەکان بڵاوهاتەوە ئەیکاتە بەردەم ڕای گشتی بۆی راپۆرتەکانیان بەرچاوڕوونیە بۆ وڵاتانە بۆی ئەوەی بکەن کە ئاگیان لێ نەبوو بۆی پێی هەڵبستن و ئەنجامی بدەن ئێمە باڵێ بۆ بەرچاوڕوونیە و دوجار لەگەڵ سەرۆکی هەرێم بۆ نمونە قسەمان کردو لەگەڵ وەزارەتی ناخۆ دیسانیش ئێمە بەردەوام تاقیبێک دەبێت لەسەر قسەکانی کاگەنۆر زۆر بە کورتی تعقيبات نك تعقيب بس مباشرة نامي قصة سرك ثاني حرمتي زور مبخسكاني كاغن الور هي الرصيدة هني الراس كردنوا بيستا ما في بدل سناني زانياري اندامي كيلسي كردستاني نيدا او بيشتر لخولي رابردواك او كاتا هشتا ام فرزنه بو غوران ويكيتي او بشتانا کاک سەردار جهدێکی زۆری کردو و کاتە من سەرنووسری ڕۆژنامەش بوون زۆری هاوکاریشمان کرد لە ئەوە بەڵام لە ڕاستیدا لەم خولەدا ئێمە پێشکەشمان کردو و فراکسیۆنی گۆڕان پرۆژەکەی کەم و کوڕی زۆری تیار لە ڕاستیدا و پێویستی بە دەستکاریەکی زۆر هەیە و من ئەسڵەن بە پێویستی نازانم ئەم هەموو یاسایە چونکە لە یاسای ڕۆژنامەنووسیە بەوازحی دیارە ینی ئەو مافێکی بێ ئەم لاولای وەکو ئۆکسجینە بۆ ڕۆژنامەنووس هیچ پێویستی بە یاسایەک نییە بەڵام بەڕاستی ئێمە پێشکەشمان کردووە لەم ئینەدا لە مۆزوعی لە ڕاستیدا يعني بان يعني سنديكا من بداخو يعني لكاتي مناسبات كان نبيت داكوكي كاريان بخشينوي بابلين تاوان كاريكان بهموي يعني قصة سرونية من سنديكاي روزنامەنووسان بشكل دەسڵاتە زانم يعني سنديكايك وەکو کۆمیتەیەک كمثلا يكتي بارتي بسري دازاڵ يعني مؤسسەیەکی حزبية للراسيدا بۆش نەبوومەتە ئەندام تایدا بۆیش يعني ئەو شەرعەتی پێ نادەم کە نوێنەرایەتی هەموو ڕۆژنامەنووسایە کاری ڕۆژنامەنووسی بکە حرمەتی زۆرمەیە خەڵکی دڵسۆزی تێدایە کەسایەتی بەڕێزی تێدایە ڕۆژنامەنووسی تێدایە بەڵام وەکو مؤسسە قسە لەسەر یەکەم وەکو شخص و کەسایەتەکان قسە لەسەر ناکەم کە نیەتی زۆر گەورە و باشیان هەیە وەکو مؤسسە لە ڕاستیدا بەشێکە لەوە مرکە کە قسەشم لەسەر یەکێتی پارتی کرد ئەوە دەگرێتەوە قسەی ئەسڵەکەی تر یعنی من وەکو تەشخیص یەکێتی پارتی نە قسەم لەسەرەوەی کە مؤسسات لە وڵاتەدا لەلایەن حزب بۆ کۆنتڕۆڵ کراوە یعنی قسەم لەسەر پاشەکشەکردنی مؤسساتی دەوڵەتیە بەرامبەر بە مؤسساتی حزبی بۆ نمونە یعنی بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەوەی کە زۆرتر هینی کردووە مەسەر ئاسایش لێرە و لەوێ بەینی زۆر مەکتەبی سیاسیەکان بڕێوەیە بن يعني ئاسایشە بێژمەرگەیە هێز دژە تیرۆرە نازام چییە دەمامک لەسەر ئەمانە هەموو لەلایەن کەسایەتی حزبیەوە مؤسسەی حزبیەوە دوا کۆمنتی تۆ بزانم لەسەر ئەوەی پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی چۆنە و دەبێت چۆن بێت گەر زۆر بە کەمتر لە دقەیەک سێ دقە ماوە پەیوەندیەکی زۆر خراپە
دەکەم پەیوەندیەکە خراپەکەی لەوەدایە کە هێشتا ئێمە کەلتورێکمان لە ڕێزگرتن لە کاری ڕۆژنامەنووسی و دەسڵات بەرامبەر بەو کارە گرنگانی کە ڕۆژنامەنووسی ئەهلی بە تایبەتش کە کردوێتی لەم ساڵانەدا جۆرێک لە مەناعی بە خۆی داوە و جۆرێک لە سوخرێ بەرامبەر بە کاری ڕۆژنامەنووسی کردو بۆ دەسڵات بەرپرسیارە نەک سەتانەوە سەد بەرامبەر بامانە حتمما ئەوەی کە هاوکاران باسییان کردنیە خەلەلی ڕۆژنامەنووسیە هەمومان نەیزانین هەمومان ڕۆژنامەنووسین لەم قاعەیە بەڵام لە ڕاستیدا بەرپرسیار دەسڵات بەرپرسیارە بەرامبەر هەموو ئەو مشتە پاراستنی مافەکان ئەرکەکان واجباتەکان دەسڵات دەبێت پارێزگاری لەمە بکە و خروقاتەکانیش هەیە ئەوش بە یاسا دەبێت چارەسەر بکرێت و ئەگەر تۆ محاسبە بکەیت ڕوحی محاسبەکردن هەبێت ڕۆژنامەنووسێکی جورئەت ناکە مانشێتێکی هەڵە بنووسێ مانشێتێکی متتەڕیفانە بنووسێت بەڵام کە محاسبەکردن نەبوو کە لێپێچینەوە نەبوو لە مۆزوعانە حتمما ئەو وەزعەتیش دروست واتە دەسڵات بەرپرسیارە بەمانە کەلتورێکی دروست کردووە کە کەلتوری تحقیرکردنی کاری ڕۆژنامەنووسیە و زۆر جاریش بۆتە ئەوەی فتوادان بۆ توندوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووس زۆر سپاس کاگەدالە دێمە لای تۆ هەمان پرسیار بۆ تۆ پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات لەم هەرێمە پەیوەندیەکی چۆنە و دەبێت چۆن بێ گەر زۆر بە کورتی وڵا پەیوەندیەکە گرژە ینی وە بێژ بە گرژش بمێنێتەوە تا ماوەیەکی ترێمە هوشیارە بینەوە کە هۆکاری ئەم گرژیە چیە یەکێک لەس هۆکارەکانی ئەم گرژەی کە هەیە لە نێوان میدیا و دەسەڵاتە پەیوەندی بە ململانی نێوان ملیانی سیاسی نێوان هێزەکانەوە هەیە لە ڕاستیە لەبەرەوەی بەشێکی زۆری میدیای کوردی خۆی بۆتە بەشێک لە پرۆژەی ململانەکە ئەمە یەکێکە لە هۆکارەکان لە ڕاستی مە تۆزە بێ بە سەڕێحی قسە بکەین ڕێگا چارەیەکیش بۆ چارەسەرکردنیەوەیە بێ وشیارەیەکی هاوبەش هەبێ بەرامبەر بە ئەرک وەزیفەی یەکتر چ دەوڵەت بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هوشیار بێت کە ئەمانە وەزیفەیان چییە بۆ ئەوەیە سەرجۆلایان نشکێنەوە هەموو جارێک ئەزیێتیانە لە ڕاستیە و بەر هەمان شێوە ڕۆژنامەنووسانی شبێ بزان وەزیفەی دەوڵەت چییە یعنی کەسێک کە لە بەردەرچی سەرا بێ یان لە هەر شوێنێکی ترا بێ پیاوی دەوڵەتە هێزی چالاکی هێزی چالاکیە بەدەنیەکانە ئەم کەسەش چی وەزیفەیە بەجێکە قسەکە لەسەر چییە قسەکە لەسەر کاتێ باس لە هوشیاریەکەین ئەوەیە کە هەندێک جار ئەو هێزانەی کە پێشێرکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکەن ئەو هێزە تایبەتمەندە نین کە تەرخان کرا بن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەندێک ڕوودا و ینی هێزی ئەمە مشکلەکەی بەڵێ ئەم پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات پەیوەندیەکی تەندروستە یاخود ناتەندروست و نەخۆشە زۆر بە کوردی تێکەکەم بەڕاستی دەمێ وەڵامی کاک ئەنوەر بدەمەوە من دەزانم ینی کاری کردووە و خۆشیماندی کردووە بەڵام بەڕاستی من لە بیداتەوە لە ناو کاری ڕۆژنامە سندیکادا من پێشنیازم کرد بوو کاتی خۆی کە دەبێت ڕۆژنامەنووس کە لێی درا ئێمە بەدوایدا بچین ئەوە یەک دوو ئێمە شوێنێک نین بۆ تۆمارکردنی ئەو پێشێرکاریانەی کە دەکرێن هیچ سندیکایەکە لە دنیادا بەس تۆمارکرد گروپی فشار نەبی گروپی زەخت نەبی گروپێک نەبی کە ئەو قانونێکی هەیەی دەسەڵاتی پێداوە بە دوای پێشێرکاریەکاندا بچی و نەیکات من لە کاکیانەوە پرس دواتر زۆر کەیس هەبوون کە بەڕاستی من لە کۆنگرەش پێشنیازم کرد کە دەبێت ئەو کەیسیانە بە دواداچوونیان بۆ بکرێ و سندیکا بتوانێت جوابێک بداتەوە پەیوەندی نێوان میدیا و دەسەڵات کاتەکە تەواو بووە بمبورە من لەوێدا دێمە سەر شتێک ویستم باسی بکەم دەسەڵات و فرەیی و ئەو جۆرەشتانە من نمونەی 2005 بۆ دێنمەوە ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنوور کوێتی لە پێش لوبناندانا لە لوبنان ڕۆژنامە زیاتر بوون لە کوێت کەمتر بوون بەڵام ئازادیەکە لە کوێت زیاتر بوو لەبەر ئەوە کوێتی لە پێش لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەریەوە لە پێش لوبناندانا بوو فرەیی هەمیشە نیشانەی ئازادی نییە بەڵێ دەستخۆش کاکەن وەرگەر هیچ تاقیبێکتە بیاگام لێ شتەنووسی زۆر بە کورتی ئەزانی کاک یعنی ئەوەی کە دیسانێک گروپی فشار کاکە کاگاکۆ دوو دەورە یعنی 8 ساڵ لەم لیژنەیە بووە لەگەڵ ئەم سندیکایە بووە بە تەلەفۆنیش نایە بۆ کۆبوونەوەکان بە تەلەفۆنیش ناهات بۆ کۆبوونەوەکان گروپی فشار چۆن دروست دەبێت بە تەلەفۆن سپاس کاکەن وەر زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست زۆر سپاسی میوانەکانەوە کەم کاگادان عوسمان وەکو ڕۆژنامەنووس و پارلەمانتار کاگاکۆ محەممەد سەرنووسەری هەفتەنامەی ڕوودا و کاک عەدالەت عەبدوڵڵا سەرنووسەری واڵا پرێس و کاک ئەنوەر حسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان و سەرۆکی لیژنەی داکۆکی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان هەروەها زۆر سپاسی و خوێندکارە خوێنگەرمانەکەم کە لە بەرنامەکە ئامادە بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێر و ماڵتان ئاوا بێت